قسە باسەکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگ ئەویش نووسینی ڕۆمانە دیارە نووسینی ڕۆمان بۆ خۆی یەکێکە لە ژانرە تایبەتەکانی ئەدەبیات و لە دوای سەدەی هەژدەوە دەستپێکی سەردەمی ڕۆشنگەری و خزمەتکردن بە تاکە کەس و مافی تاکە کەس و تێکەڵاوبوونی کللتورەکان بۆ خۆی بوو بە بەشێک لەوەی کە ژانرێکی نوێ لە نێو ئەدەبیات دروست بوو ئەوی ژانری ڕۆمان بوو لە ڕێگای ئەو نووسەرانی کە بریویان بە بابەتی پەخشان و چیرۆک بە درێژی و بەم شێوازە و تێکەڵاوکردنی خەیاڵان لە نێو دووتێی نووسینەکانیانە ژانرێکی جیاوازیان دروست کرد کە ئەویش ناوی ڕۆمانە ڕێگەزەکانی ڕۆمان دیارە بە لە ڕێگای ئەوەی کە ئێمە بزانین ئەم بابەتە ڕۆمانە چۆن جا بکرێتەوە لە بابەتێکی تر ئەو ڕێگەزانە دیارە شوێن و ڕووداوەکان و هەروەها کات و کەسایەتەکانی نێو ڕۆمانەکە و هەروەها خەیاڵی نووسەر لە دووتوی نووسینی ڕۆمانەکەیە و ئەو چیرۆک بێژەی کە لە نێو ڕۆمانەکە شتمان بۆ خێونێتەوە یان شتەکانمان بۆ جەڕێتەوە ڕووداوەکانمان بۆ جەڕێتەوە و دیالۆگ لە نێوان کارکتەرەکانە دەستنیشانی کارکتەرەکانەکە کە چێ ڕۆڵێکیانە بێت لە نێو ڕۆمانەکەیە ئەمانە ئەو ڕێگەزان کە دەستپێکن بۆ دروستبوونی ڕۆمان و هەروەها ئەوەشی کە زۆر گرنگە هەنگاوی زیاترە لە نێو ژانرەکانی ڕۆمان خۆشیە کە خۆی لە چەند ژانرێکی جیاوازیش پێک هاتووە ئەمەی کە ئەیبینن لە گرافیکەکەمانە ڕۆمان ژانی تەکنیکە جوانەکان و ڕێگەزە فرەڕەهەندەکان کە مەبەستی لە نووسین لە ڕێگای تەکنیکی جوان و ناوازەوە و هەروەها باسکردنە لەوەی کە فرەڕەهەندە و فرەڕەگەزە کۆی ئەو ڕێگەزانی کە هەیە و کە ئاماژەم پێکردایدا کۆ بێتەوە فرەڕەهەندە ئەمە دیارە باگراوندی خۆی هەیە بۆ خوێندنەوە لەسەر ئەوەی کە چۆن کار لەسەر ئەم بابەتانە کرێت ئەمەش لە ڕێگای ئەم نووسینانەوە عەلی عوسمان یاعقوب بەڕێزیان ئەمە دووەمبەرجی ئەم بابەتیانە لەسەر ڕۆمان کە قسەی لەسەرەکەن و بابەتەکە گرنگی پێدرێت و بۆ ئەوەی بتوانێت زیاتر بەرچاوڕوونی بات لەسەر نووسینی ژانری ڕۆمان و بە تایبەتیش ڕنگدانەوەی لە نێو ڕۆمانی کوردیە. عەلی عوسمان یاعقوب کتێبێکی تازە بڵاوکاتەوە لە دوای بڵاوبوونەوەی بەرجی یەکەمی کتێبی ڕۆمان ژانری تەکنیکە جوانەکان و بابەتە فرەڕاندەکان کە چەندین بابەتی سەبارەت بە دنیای ڕۆمان لە خۆگرتە بوو بەرجی دۆمی کتێبەکە بڵاوکرایەوە چەند بابەتێکی تازەی تایبەت بە ڕۆمان وەکو ژانرێکی ئەدەبی زیندوو لە خۆگرێت کتێبەکە نووسینی عەلی عوسمان یاعقوبە و یەکێکی ترە لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و پەخشی سەردەم بابەتەکانی ناو کتێبەکە کە گەورەترین ڕوبەر پێکدێنن لە داهێنان لە بواری ڕۆماندا بریتین لە کارکتەر و داڕشتنی کارکتەر ڕۆمان بە خوورکردن لەگەڵ مێژوو ڕۆمان و فۆرمی نامە گرنگی ڕەوتی هۆش لە ڕۆمان و تەکنیکی بەکارهێنانی لای ڕۆمان و سەبەناوبانگەکان ئێستێتیکا وەک ئەڵقێکی بەهێز لە پەیوەندی نێوان ڕۆمان و خوێنەردا هەروەها وردەکاریەکانی ئەم بابەتانە بە چەندین نمونە لە ڕۆمانی جیهانی ڕوونکراونەتەوە.